بەڵێزان لەگەڵتان بەردەوامین و دەچینە بڕگەی تەندروستی بەرنامەکەمان ئەمڕۆ تایبەتمان کردو بە قسەکردن لەسەر کێشەکانی بیستن هەروەها گرفت و ئەو کێشە و گرفتە تەندروستیانەی کە ڕوبەڕووی گوێ دەبنەوە هەروە پێکاتەی گوێ بەگشتی باس لە کێشەکانی بیستن دەکەین هەستی بیستن و پێکاتەکانی گوێ دەکەین لەگەڵ دکتۆر فەرهاد عەزیز پسپۆڕی قورگ و لوت و گوێ کە لە ستۆدیۆ میوانی بەرنامەکەمان دکتۆر بەخێر بێت بەین باش بەینتامەش سپاس دەکەین سەرەتا باس لە هەستی بیستن بکەین پێشەوەی باس لە کێشەکانی بکەین هەستی بیستن چییە ینی لەگەڵ ئەوەی کە لە ڕێگیۆمانە هەمومان دەبیستین بەڵێ ڕاستەکەی خۆی بیستن ئەوەیە کە ئەو دەنگەی کە هەیە بۆ گوێ لە ڕێی گوێوە بێ بکرێ بە ئیعازێک سیگنەڵێک کە مێشک لێی تێبگە بیخوێنێتەوە ئیشی گوێ بە دەرەجەیەک بیستنە دوای تەوازونە هاوسەنگی یعنی ئەو دەنگەی کە لە گوێی دەرەوە ئەچێتە ژوورەوە بەری تەبەڵەی گوێەکەوێ ئەو لەرینەوەی لە تەبەڵەی گوێ ڕۆات لە پشتی پەردەی گوێ طبعا ئێسکەیە ئەو ئێسکانش لەگەڵ ئەو پەردەیە ئەلەرێنەوە ئەو لەرینەوە نەقڵە بێ بۆ قەوقعی گوێ کە ئاوێکی تێیە ئەمە گوێی ناوە قەوقعی گوێی ناوەیە ئەو لەرینەوە کە ئەو ئێسکە دروستی ئەکا لەوێ ئایۆناتەکان دەنگەکە ئەبێتە مەوجاتی بڵێن ئیعازاتی کارەبایی کە مێشک لێی تێگا طبعا ئەمە توان بە وێنێش بەڵێ وێنەکان بگری بۆ کامێرەکە توانین باسی کرد لەگەڵ وێنەکە بەڵێ ینی ئەمە بەشی دەرەوەی گوێیە بەڵێ طبعا ئەمە کەناڵی گوێیە ئەگەر وێنەکە گەورە بکرێتەوە ڕەنگە جوانتر پیشانی بات ئەمە طبعا پەردەی گوێیە بەڵێ ئەمە گوێی ناوڕاستە ئەمە ئێسکەکانی گوێیە ئەمە طبعا ئەمە کەناڵی گوێیە ئەمە پەردەی گوێیە بەڵێ ئەم پەردەی گوێی دەرەوە لە گوێی ناوڕاست ژیاکاتەوە ئەمە ئێسکی گوێی ناوڕاستە طبعا سێ ئێسکە لەگەڵ لێرینەوەی ئەم پەردەیە ئەم ئێسکانە ئەلەرێنەوە تاکو لە دوایە ئەم ئێسکەی کۆتاییە چۆتە ناو قەوقعی گوێ ئەمە گوێی ناوەیە ئەو زەختە وەکو پەمپ کە زەختەکە لەگەڵ ژۆڵە ئاوە زەخت لە گوێی ناوەکە لێرە دەنگەکە ئەبێتە مەوجاتی کارەبایی کە لە ڕێی ئەو دەمارەوە ئەڕا بۆ مێشک لی تێگاجا زۆر جا گرفتەکانی بیستن لێرە دروسە بێ ینی لە گوێی دەرەوە ڕەنگە مرۆڤێک چوری هەبێ لە گوێ ئەوەی پێڵێن مۆم شەمعی گوێ ناڵێ ئەو لە ڕێی هەواوە ئەو دەنگە بەری پەردەی گوێ بکەوێ یان ئەگەر هاتو پەردەی گوێ کونێکی تێبێت دڕابێت بە هەمان شێوە ئەو لەرینەوەی کە لە پەردەی گوێ دروست ئەبێ بە جوانی هەمووی ناکاتە ئێسکەکان تا بلەرێنەوە لەگەڵی یان ئەگەر هاتو لە گوێی ناوە شلەیەک هەبوو بڵێ هەوکردنی گوێی ناوڕاست هەبوو لنجیەک هەبوو بەهۆی هەوکردنی گوێی ناوڕاست یا ئەگەر هاتو ئێسکەکان خورابوون یا ئێسکەکان لە جێی خۆیان دەرچوو بوون یاگەر خوێن لە پشتی پەردەی گوێ لە گوێی ناوڕاست بە حکمی زەبر بەرکەوتن ئەم کێشانە ئەم گرفتانە یا ئەگەر هاتوو ئەمە جۆگەی ئۆستاکیە طبعا گوێ ئەبەسێتەوە بە پشتی لوتەوە ئەرکی چیە دکتۆر؟ ئەرکی گوێی جۆگەی ئۆستاکی ئەرکی ئەوەیە ئەم هەوای کە لە گوێی ناوەیە لە ڕێی ئەو جۆگەوە لەگەڵ هەوای دەرەوە زەختەکان یەکسان بێ ئەگەر هاتوو کێشە و گرفت هەبوو لەم جۆگەی ئۆستاکی ئەم هەوای گوێی ناوڕاست زەختەکەی دا ئەبەزێت کێشەی تێەکەوێت کە کێشەی تێکەوت گوێی ناوڕاست تووشی هەوکردنە بێ بە هەمان شێوە ئەم جۆگەی ئۆستاکیە لە هەندێک نەخۆشی لوت وەکو هەڵامات وەکو پەتا وەکو جیوبەکان میکرۆبەکە ئەلێرە ئەگواسرێتەوە بۆ گوێی ناوڕاست بۆی ئێمە زۆر جاباسی جۆگەی ئۆستاکیەکەین لەگەڵ لوتا لەگەڵ گوێات چکە ئەیان بەسێتەوە بەیەکەوە طبعا ئەمە هەر گرفتێ لە جۆگەی ئۆستاکی دروست بێ ئەبێتە هۆکارێ بۆ ئەوەی کەبوون بیستنی ئەو مرۆڤە زەعیفە طبعا ئەمە بە شێوەیەک ئەڵێن کەبوونی گەیاندن یعنی کێشە لە گەیاندنی دەنگەکە هەیە بەڵام هەندێک جار گرفت لە دەمارەکە هەیە دەمارەکە نایگەێنێ ئەو دەماری کە ئەو دەمارە زەردە بەڵێ ئەو دەمارە زەردە کە بۆ گوێ ئەڕوا یان لە قەوقعی گوێ لێرە ئەو ئاوەی کە لە ناوی قەوقعی گوێ هەیە ناتوانێت ئەو ئیعازاتانە ئەو مەوجە کارەبایانە دروست بکە بیگەێنێ بە مێشک هەر گرفتێ لێرە هەبوو ئەمەش هەر ینی کێشەی بیستن دروستەکە ئەوانەی کە زیاتر تووشی دەمارەکە ئەبن یا تووشی ئەم قەوقعابن تەمەنە ینی تەمەنی ئینسان هۆکارێکە بۆ هەندێک ئەوەی بە ساڵات چوان وای لەیەکە ئەو دەمارە بپوکێتەوە یا ئەم قەوقع بە جوانی ئیش نەکا یا دەنگی زۆر بەقوت یعنی تەقینەوەی ئەو ئینفجارات مەسەلەن ئەمانە وای لەیەکە عزیێت بەری ئەو دەمارە یا قەوقعی گوێ بکەوێت بیستنی ئەو مرۆڤە خراپەیان لێ نەخۆشی ڤایرۆسی کە تووشی ئەبێت باش دکتۆر مناڵێک کە تازە لە دایکە بێ ینی کاتێکیشە تاوەکو کاتێک کە ناتوانێت قسە بکە دایک و باوک چۆن بزان کە ئەم مناڵە کێشەی بیستنیان هەیە بەڵێ ئەوە پرسیارێکی زۆر مهمە زۆر جا زەحمەتە لە
لە دوای 6 مانگیە ئەو دایک و باوکە بزانن گرفتی هەیە لە بیستنە عادەتەن لە دوای 6 مانگ بۆ ساڵ جاری وهەیە لە ساڵی یەکەمیشان ڕەنگە نەزانن گرفتی هەیە لە ساڵی دووەمە بەڵام خۆی بۆ ئەوی دایک و باوک تووشی ئەو قەلەقیە نەبن ینی ئەرکەکە بکەوێتە سەری ئەوان ئەمە خەسەخانەکان ئەو ئەرکەکەنە سەری خۆیان بە تایبەت ئەو مناڵانەی کە گومان ئەکرێ گرفتیان هەبێ لە بیستنیان ینی ئەوانەی کە بڵێن ڕسکی کەبوونی گویان زیاترە تاوان کێن زۆرن مەجموعەیە کە مناڵ زۆر هەیە ئەوەی کە مەسەلەن دایکی لە کاتی دووگیانەکە تووشی هەندێک نەخۆشی بووە چینەوە نەخۆشیانەکە تەسیرەکە حوسبەی ئەڵمانی هەیە بۆ نمونە نەخۆشی پشیلە هەیە ینی هەندێک نەخۆشی ڤایرۆسی و ئەمانە هەیە تەسیر لە مناڵەکە ئەکا ڕەنگەیەکی لەو شوێنانەی کە تەسیری تێبکەنینەوە بۆی ینی لە نەخۆشخانە تەنها لە ڕێی پشکنینەوە دەزانرێت طبعا لە ڕێی پشکنینەوە لە ڕێی نیشانەکانەوە ئەمانە طبعا ئەگە دایکێ تووشی ئەوە بوو هەرچەند خۆی بۆیدا ئەو دایکە تووشی ئەو حاڵەتە نەبێ ئێمە بڵێن ڤاکسینەیشن هەیە ینی لقاحێک هەیە پێش ئەوەی ئەو ئافرەتە دووگیان بێ ینی حتا لە تەمەنی مناڵی تر لەگەڵ لقاحات لێ ئەدرێ بۆ ئەوەی ئەگەر هاوسەرگیری کردو حاملە بوو تووشی ئەوە نەبێ بەڵام فەرزانەگەیەکی بۆی نەکرابێ وەکو ئەو نەخۆشی حوزبەی ئەڵمانی ئەگەر دایکەکە گومان کراکە لە کاتی دووگیانەکەی تووشێکی لەم نەخۆشیانە بوو یان ئەگەر هاتوو مناڵەکە کە لە دایکە بێ زەردووی هەبێ یان ئەگەر مناڵەکە کێشی کەم بێ لە کیلۆنیوە کەمتر بێ یا ئەگەر هاتوو لەو ماڵە لەو عایلە مناڵێکی تریان هەبوو گوێی کپ بێت بۆ ئەمانە بنەهۆی کێشە لە گوێە بۆ گوێ کپە بێ کەمی کێش یان زەردووی چ ڕەبتێکی بەگوێەوە هەیە ئەو نزبەی زەردوویە کە بەرز ئەبێتەوە تەسیل لە مێشکی ئەو مناڵاکە و تەسیل لە دەماری بیستنیەکە ینی یا هەندێک تەشەوهاتی خوڵقی مەسەلەن ئەبینی ئەو مناڵە کە لە دایکە بێ لە دەموچاو لە ملی شتی نەئاسایی هەیە تەشەوهات هەیە ئەمە گومان ئەکرێت تەشەوهێکی لە گوێشی هەبێ ینی ئەمانە یا مەسەلەن مناڵێک کە تووشی لە خەسەخانە داخڵە بێت تووشی هەوکردنی پەردەی مێشکە بێت ئەمانە گومان ئەکرێت کە بیستنیان بە حکمی ئەو نەخۆشیە عەزێتی پێگەشت بێ بیستنیان ئاسایی نەبێ لەبەر ئەوە وەکو ڕۆتین بۆ ئەم مناڵانەی کە ئەم شەرتانەیان بەسەر جێبەجێ ئەکرێت لە زۆربەی وڵاتانە و لە زۆربەی خەسەخانەکانە پشکنینی بیستنیان بۆ ئەکرێ ئەو ئەرکە لەسەر دایک و باوک کەمەکاتەوە بەڵام دوای ئەوە تۆزێک ینی لە سێمانی یەکەمە دایک و باوک چۆن بزانن بۆ نمونە لە سێمانی یەکەمە مناڵ کە دەنگێک بەری گوێیەکەوێ ڕاچەڵەکێ ئەو نیشانەیە کە بیستنی تا ڕادەیەک هەیە بۆ نمونە لە تەمەنی مەسەلەن نۆمانیە ڕەنگە ئەگە ناوی خۆی بڵێ لا بکاتەوە ینی بزانێکە ئەوە ناوی خۆیەتی و بانگی پێکرێت لە 6 مانگیە دەنگێک لە هەرکیەوە بێ ئەو مناڵە هەوڵا لاکاتەوە بۆ سەرچاوی دەنگەکە سەرنجی ڕاکێشێ مەسەلەن لە ساڵ و بڵێن لە یەکەم ساڵا ڕاستە فێری وشەیدایە و با بۆ ئەم شتانە ئەبێ بەڵام هەندێک وشەی تریش کە مانابەخشە ڕەنگە بتوانێت بێڵێ بەڵام لە تەمەنی 2 ساڵیە نزیکەی 20 وشە مناڵی ئاسایی بیشکرینە چۆن نەکرد ینی ئەوی کە ئێوە پشکنی بۆکەن چۆن نەزان کە بەڵێ ئێمە مناڵێک مەسەلەن نییە بۆ لای ئێمە گومانەکرێت کە بیستنی تاو نییە ئێمە هەندێک ئەمەی کەوتمان خۆمان بۆ یەکەین لە پشتەوە دەنگێک دەرەکەین تێبینیەکەین بزان مناڵە لا ئەکاتەوە لا ناکاتەوە هیچ مەسەلەن ئەو مناڵە خەریک چالاکیەکە تۆ لە پشتەوە بەبێ ئەوی بیبینێ دەنگێک مەسەلەن دروستەکەی ئەبینی ئیشەکەی ئەوەستێنێ مەسەلەن ئەوە لا ئەکات ینی هەندێ بەڵام ئەمە چۆن بڵێشتی سەرەتاین بەڵام ئێمە فەحسمانەیە تەختیتی بیستنمانەیە لە ڕێی مێشکەوە تەختیتی بیستنمانەیە لە ڕێی گوێ خۆیەوە لەو مناڵانە بەبێ ئەوەی تۆ چاوەڕێی وەڵامی مناڵەکە بکەی بزانام ئەجۆڵە یان ناجۆڵێ لە حاڵەتی گومانابی تحلیلەکە چۆنەڵی فەحسەکە مەوزوعیە ینی پەیوەندی بە وەڵامدانەوەی مناڵەکە نییە بە جوڵەوە ئەمانە مێشکی وەڵام هاتەوە جیهازەکەی خوێنێت وەکو کارەبایی ئێمە بەوە ئەزانین ئەگەر گرفتی هەبێ بەڵام لە زۆربەی وڵاتانە لە مناڵانە لە 6 مانگ بۆ 9 مانگ چۆنەڵی پشکنینی ڕۆتینی بۆ هەموو مناڵێکی 6 مانگ بۆ 9 مانگ پشکنینی ڕۆتینی ئەکرێ و پێش ئەوی بچێ بۆ مەکتەبیش پشکنینی ڕۆتینی لە 5 ساڵ بۆ 6 ساڵ بۆ ئەوەی ئەوانەی کە گومانەکرێت کێشەی بیستنیان هەبێت بدۆزرێنەوە و چارەسەر بکرێن بۆچی بە تایبەت مەسەلەن پێشەوە ئەو مناڵە بچێتە مەکتەب لەبەر ئەوەی لەو تەمەنا گۆشتێکی لە پشتیلوت پێوترێ ئەدینۆیت ئێماڵین لەوزەتێنی پشتیلوت یا لەوزەتێنی سێم یا مەسەلەن خەڵکەڵێ جیوب ئەوەی کە بێتە هۆی لودگیران ئەمە زەختەکە لە جۆگەی ئۆستاکی ناڵێ هەوا لە جۆگەی ئۆستاکیوە بڕا بۆ گوێی ناوڕاست لە وڵاتێکی پێشکەوتو وەکو بریتانیا یعنی تقریبن لە 4 مناڵای یەک دانیان بیستنی ئاسایی وێنەکە زیاتر ڕوونی بکەیتەوە بۆی ینی ویستم باسی ئەوە بکەم ئەگەر
کامیرەکە بتوانێت وێنەکەم بەڵێ هەتوو وێنەکە بگری و شەرحی بەڵێ ئەمە طبعا ئەمە جۆگەی ئۆستاکیە بەڵێ ئەم جۆگە ئۆستاکیە لە مناڵە ئەم جۆگەیە کورترە و پانتریشە یعنی هەر نەخۆشیەک لە لوت یان لە پشتی لوتەوە بێ لە ڕێی جۆگەی ئۆستاکی و یەکسەر ڕابۆ گوێی ناوڕاست تووشی هەوکردنی گوێی ناوڕاستیەکە ئەمە جۆگەی ئۆستاکیە تاوان لە مناڵە کورترە و وەزعیەتەکەی تری بڵێن ئاسۆیترە زوو میکرۆب و شت نەقڵ ئەبێت ئەمە وەکو هەوکردن بەڵام زۆرجە ئەم گۆشتەی کە باسی ئەەکەین ئەمە تاوان ئەمە لوتە لە پشتی لوت ئەم گۆشتە هەیە ئەکەوێتە پشتی زمانە بچکۆلەکە ئەمە تاوان دوو لەوزەتیان هەیە لە قوڕک ئەمەش لەوزەتێنی پشتی لوتە کە ئێمەڵین گۆشتی پشتی لوت زەخر لەو جۆگەیەکە هەوا ناڕۆ بە گوێی ناوڕاست لە پشتی گوێی یعنی بڵێن لە گوێی ناوڕاستی ئاوێکەوە بێتەوە وەکو سمغ وایە ئەڵێن گوێی هەوکردنی گوێی ناوڕاستی سمغی یاسی کۆتینی بە حکمی ئەوەی کە لێرەوە ئەو گۆشتە زەختی لێ کردووە ناڵێ هەوا بڕا بۆ گوێ کەواتە لەبەر ئەوەی ئەگەر مناڵ تووشی هەڵامەت ببێ و کاتێ ئەگەر جیوبەکانی ئیلتیهاب بکابێت و هەڵاوسان و زەخت لەسەر و جۆگەی دروستەکە و گوێی پێیەشێ بالضبط یعنی هەم میکرۆبەکە لە ڕێ ئەو جۆگەیەوە ئەڕا بە گوێی ناوڕاست و هەم ئەم ئاوسانە جۆگەکە داخەنا لە میکرۆبەکە دابەزێ و گرفت دروستە بێ بەس بە تایبەت گۆشتی پشتی لوت ئەوەی کە پێڵێن لەوزەتێنی پشتی لوت ئەو هۆکارێکە زۆر مهمە بۆ داخستنی یعنی ئەم مناڵە ڕەنگە ئێمە ئەم وێنەیە زۆر یعنی ئەم مناڵانە زۆر ببینین یعنی ئەوانەی کە دەمیان کراوەتەوە ئەبینی کونی لوتیان نەوعێکە دەمچاویان پانە تامان بە حکمی ئەوەی ئەمە گۆشتی پشتی لوتیان هەیە لەگەڵ لەوزەتێنی قوڕیان هەیە یعنی هەناسە گرفتیان هەیە لە هەناسان کە هەوا لە لوتەوە باش ناڕۆتانە لە جویبەکانیشیان ئەم منطقەیان پان دەرەچێ و دەمیان دایمە کراوەیە کێشەی دانیان هەیە ئەمە بەڵێ بۆیە من ئەم وێنێم پیشاندا ئەمانە گومانەکرێت کێشەی بیستنیانە بێ وەکو باسم کرد لە وڵاتێکی پێشکەوتووەکو بریتانیا ڕەنگە لە 4 مناڵکە ڕۆن بۆ مەکتەب دانەیەکیان گرفتی بیستنی هەبێ بە حکمی ئەو گۆشتی پشتی لوتە شەرت نییە هەموو کەسێ گۆشتی پشتی لوتی هەبێ دەم و چای هۆکارەکەی بۆ ماوەیە بە شێوەیەکی سەرەکییان ئینڤایرۆمنتەیان ژینگە ڕۆڵی کاریگەری بەڵێ ئەم گۆشتی پشتی لوتەکە لەگەڵ لەوزەتێن لە تەمەنی 2 ساڵ بۆ 3 ساڵ لە حاڵەتی چالاکیایە ئەم گۆشتی پشتی لوتەش هەر لەوزەتێنە لە حاڵەتی چالاکیە لەوزەتێنەکە گەورە ئەبێ یعنی هەم وەکو ئیشکردنی خۆی چالاکە بێت چکە ئەو مناڵە ئەڕواتە دەرەوە تێکەڵاوی مناڵی ترەکە ئەڕا بۆ حەزانە ئەڕا بۆ ڕەوزە لە 2 ساڵ بۆ 3 ساڵ تا تەمەنی 15 ساڵ کە ئەم گۆشتە گەورە بوو ئەگەر گەورەیەکەی بە حکمی ئەوەی کە زوو هەو بکە یا بە حکمی چالاکی خۆی فەسلەجیە گەورە ئەبێتەوە هەر کامێکیان بێ ڕەنگە گرفت لەسەر جۆگەی ئۆستاکی دروستکە بێتە هۆی ئەوەی کە گوێی کبێت یعنی ئەمە مهمترین هۆکار بۆ بیستن زەعیڤون لە مناڵە گوێی هەوکردنی گوێی ناوڕاستی سۆمغیە سیکۆتینیە کە بە حکمی ئەم گۆشتی پشتی لوتۆ دروستە بێ بەڵێ دکتۆر باس لە وێنەیەکەم زۆر جوان شی کردەوە باس لە زۆر نێو شوێنانەکە کە کێشەی بیستن بەهۆیەوە توش دەبن گوێی ناوەڕاستیشمانەیە بێگومان تەنها کێشەکانی بیستن ینی پەیوەندی بە هەردوو گوێکەوە هەیە خۆت هەندێک جار بۆ ناگەر گوێی ناوەڕاستیش پەیوەندی بە بیستنەوە هەیە ئەگەر گرفتێکی توش بێت بەڵێ هەموو بەشەکانی گوێ ئێستا بەم وێنەیە توانم پیشانیم ئێمە باسی گوێی دەرەوەمان کرد لە گوێی دەرەوە ڕەنگە چۆری کۆبێتەوە طبعا ئەمە چۆری ئەم شتە قاوەیە کە ئەمە لە ناوی گوێیە بەشی دەرەوەی گوێیە ئەمە کەناڵەکەی جارێ نەگەشت وێنەی ژێر مایکرۆسکۆپەوە نیە بەڵێ ئەم وێنەیە کە طبعا ئەمە گەورەیە ینی تقریبا نەتوانانی بڵێ حەجمەکەی بەقەت چەند سانتیمێکە بێ گوێی دەرەوە تقریبا 2 سانتیمە ڕەنگە 2 سانتیم ئەم چۆریە لە کەناڵی گوێ دروست بێ ئەمە مهمترین هۆکارە لە گوێکەبوون لە گەورەیە و ئەم چۆریە خۆی چییە پێستی مرۆڤ ئەم چۆریە دروستەکە لەگەڵ توێکی ئەو پێسکە توێک هەڵات لەگەڵ ئەم چۆریە تێکەڵ ئەبێ ڕۆژانە مەفروزە ئەم چۆریە نەک ئاوا بە شێوەی تۆپەڵ کۆبێتەوە و هەمووی داخست بێ ئەبێ ئێواشی بە شێوەیەکی زۆر کەم لە قەراغی جۆگەکەوە بێنە دەرەوە بۆیە زۆرجار مرۆڤ سێرەکە دەست بۆ گوێیە بە هەسەکات چۆریەکی کەم لە گوێیە بەڵام ئەم تۆپەڵە چ کات دروستە بێ ئەگەر ئەو مرۆڤە پێستی زۆر چۆر بێ ئەگەر شوێنەکەی تۆزاوی بێ ئەو تۆزە لەگەڵ ئەو چۆریە کۆ بێتەوە یا ئەگەر ئەو مرۆڤە گوێی تەسک بێ ئێسەوەکو ئەم وێنە ئەیبینین طبعا ئەمە جۆگەکەیە ئەبینین دەوروبەری هینەکە مەسەلەن تەسکە یا هەندێک کەس بە تایبەت ئەوانەی تەمەنیان هەیە مویان هەیە ئەو مۆ ڕێگرە لەوەی کە ئەو چۆریە بێتە دەرەوەی ئەو تەسکیە ڕێگرە لەوەی کە زیاتر ماڕزە بۆ پیس بوون بەڵێ بە تایبەت ئەوانەشی کە زۆر گوێپا ئەکەنەوە بۆی ئەمەڵێن چکولی گوێپاکردنەوە ڕەنگە زۆر باش نەبێ پاڵ بەم تۆپەڵانن بۆ ژوورەوە
ئەڕات زەخر لە پەردەی گوێەکە ینی ئەوە نەیتر گوێی کپە بێ بە تایبەت ئەم تۆپەڵە چ کاتێ حەجمەکەی ڕەنگە گەورەتر بێ و مرۆڤە پێی بزانێت کاتێ خۆیەشەوە مرۆڤە یا کاتێ مەلەکە. دکتۆر ئەو چاوریە ڕۆڵی چییە؟ ئەو چاوری کە لە گوێ هەیە لنجێکی زەرباوە بەڵێ ئەنی ڕۆڵی چیە زیاتر لە گوێ؟ ئەم ڕۆڵی ئەمە چەورە میکرۆب ئەلیکێ پێەوە بە حرەکەیەک لە دیوی ناوە بۆ دیوی دەرەوە ینی ئەو چاوریەکە و میکرۆبە لیکێ پێەوە ئەی کوژێ تەمان مادەیەکی تێ میکرۆبەکە ئەکوژێ پارێزەری گوێ پارێزەری گوێە میکرۆبەکە کوژێ ئەو تۆزەی کە ئەچێتە گوێەوە ئەلیکێ پێوە بە حرەکەیەکی زۆر زۆر خاو یەتە دەرەوە طبعا ئەمە لە ماوەی ڕۆژ و دو ڕۆژ نییە ینی بە حرەکەکە زۆر خاوە بە گوێرەوەی چەندێک کەوە بێتەوە ئەوەنە ئەو چاوریە مەفروزە لە ئینسانی ئاساییە بێتە دەرەوە بەڵام جاری وایە ئەبێ بە تۆپەڵ ینی نایەتە دەرەوە ئەو کاتە ئەبێ ئێمە خۆمان پاکی بکەینەوە چکە من گرفتی بیستن دروستەکە مهمترین هۆکاری زەعیف بوونی بیستن بە تایبەت لە گەنجە ئەم چاورەیە. باش دکتۆر چ تەمەنێک زۆر معارزە بۆ ئەوەی کە کێشەکانی گوێ گیرگرفتەکانی گوێ و گیرگرفتی بیستنی تیاسەر هەڵبدا لە تەمەنی چەند ساڵیەوە زیاتر؟ بەڵێ هەر تەمەنە و هۆکارێکی هەیە ینی لە مناڵە وەکو باسمان کرد گوێ هاوکردنی گوێی سۆمغی یا سیکۆتینی بە حکمی گۆشتی پشتیلوت ئەمە لە مناڵە باوە لە تەمەنێکی گەورەترە ئەم چاوری کە باسمان کرد ئەمە لە تەمەنی گەنجێتیا زۆر باوە لە تەمەنێکی گەورەتر ڕەنگە تەمەن خۆی هۆکارە بێ بۆ سستی دەماری بیستن ئەوە زۆر زۆر باوە ئیشیش هۆکارێک پەیوەندی بە ناچالەکی ئەو خانانەوە هەیە بە تایبەت لە 45 ساڵەوە کە ناکتیڤیتیەکە بێتە هۆی ئەوەی کە بیستن کەم بێتەوە زۆر زۆر ڕاستە لە دوای بڵێن ئینسان لە دوای تەمەنێکی دیاریکراو زۆربەی زۆری ئۆرگانەکانی لەشی سستە بنەوە ینی دەماری بیستنی سست ئەبێتەوە چۆن چاوی زەعیفە بێ چۆن مەسەلەن کێشەی جومگەی بۆ دروستە بێ شوێنەکانی تری سستە بن دەماری بیستنیشی پوکانەوەیەک تەنانەت دەماری مەسەلەن بۆنکردنیشی بۆیە ئینسانی ئەوەی کە تەمەنی هەیە هەستەکەی بۆنکردنی نییە زۆر چێش لە خواردن و شت نبینێ بۆنی ئەو شتە ناکە ئەو خواردنەیەکەی خوا دەمانی بۆنکردن دەمانی بیستن تەنانەت دەماری هاوسەنگی کە نزیکە لەو دەمارەوە مانە نیشانەی پیرێتیە یەکێک لە نیشانەکە مەریوان تۆ چۆن نەویستی ئەم نیشانی تا دەرکەوەی تر هەست بە پیربوونی خۆی بکە خۆی ئەمە چۆنە یعنی لە دوای تەمەنی 45 مەرجە ئەو پرسیارە ڕەنگە زۆر کە زۆر پرسیارە بێ ئایا هەر کەسێکە هەستێکرد کێشەیەکی تر ئەمە پیر بووە یا بۆنکردنی باش نییە پیر بووە شەرت نییە ڕەنگە گوێ چاوریەکی هەبێ بە ئاسانی ئەو چاوری بۆ هینتە دەرەوە بیستنی ئاسایە بێتەوە بەڵام خۆی تەمەن هۆکا ینی چۆن تەئسیری هەیە لە سەروی 7 ساڵەوە لە هەموو 3 کەسە یەک دانیان دەماری بیستنیان زەعیف و سست بوو. باشە دوو شتێک هەیە لێرە ئێمە پرسیاری لەسەرکەم هەنێ جار دەمارە هەستیارەکان کە ئەرکیان گەیاندنی هەستە درەنگترێ گێنن بۆ نمونە هەندێک جار دەستەنەی بە ئاگرێک دەستە سووتێ دوایەوە هەست بە ئازارەکەیەکەی لە گوێ حاڵەتی وا هەیە لە گوێ بڵێ لە گوێشە یعنی فعلەن ئەو دەماری بیستنە کە لاواز ئەبێ دەنگەکە گەورە ناکاتەوە و دووهەم ئەگەر دەنگەکەشی بۆ گەورەکەیتەوە ئەمە زۆر مهمە پرسیارە ئەگەر دەنگەکەشی بۆ گەورەکەیتەوە ئەو لە پیتەکان تێناگە یعنی بۆیە ئەوانەی کە تەمەنیان هەیە کە کاتی ئێمە قسەیان لەگەڵاکەین ئەوان زیاتر گرفتەکەیان ئەو کاتەیە ئەگەر هاتو تۆ زۆر بەپەلە قسەت کرد ئەی زۆر دان بە وشەکان و بە پیتەکانان نەنەی و مەسەلەن بەپەلە قسەت کرد و جاری وایە گەل دەنگە زۆر بەرز کردەوە بە حسابی تۆ ئەو باش تێگاگە دەنگ بەرزکەیتەوە بعکسەوە ئێمە ئەبێ کاتێک قسەیان لەگەڵەکەن ئەبێ زۆر لەسەر خۆمان قسە بکەین زۆر جواندان بە پیت و وشەکان نابنین و زیان لە حەد دەنگ بەرز نەکەینەوە چکە ئەو ڕەنگە بڵێ من گوێم لە قسەکەتە بەس لی تێناگەم فعلا ئەمە ئەم کێشەی بیستن بە حکمی سست بوونی دەمار وا لە هەندێک پیتەکە گوێی لێ نیە ینی بۆ نمونە جەرەسێک لێبا لەو ماڵەوە طبعا ئەوە هەندێک فریکوێنسیە هین جەرەس و هین چۆلەکە ئەمانە لە هەندێک دەنگ باش گوێی لێنێ دەنگەکەشی بۆ بەرزەکەیتەوە ڕەنگە هەر باش گوێی لێ بێت. دکتۆر لەسەر فۆن ینی تا چەند زیانی هەیە ینی کەسێکە زیاد لە ینی چەند کاتژمێر ڕۆژانە بەکاری ئەوە دیسانەوە ئێمە وەکو بێژەرەکان ڕۆژانە ینی چەند کاتژمێر ڕەنگە فەرمان لەگوێ بێت ئەو پرسیارە زۆر مهمترین هۆکاری سستبوونی دەماری بیستن دوای تەمەن دەنگە ئایا ئەو دەنگە وەکو ئێوە مەسەلەن ئەگەر بە حکمی هێدفۆن بێ بە حکمی هەندێک ئیشی تر کابرا بۆ نمونە لە شوێنێک ئیشەکە با بڵێن سیارە یا هەندێک ئالەت یا لەسەر درەڵ ئیشەکە لەسەر هەمە ئیشەکە دەنگێکی زۆر بەری گوێیەکەوێ ئەو دەنگە ئەگەر هاتوو تەمان ئێمە قیاساتێ تقریبا 80 دیسیبڵ 80 دیسیبڵ ئەتوانی بڵێ نزیکە لە بینی قسەکردنێکی ئاسایی و لە دەنگی ماتۆرێکە بە تەنیشتا تێپەڕێ یعنی قیاسێکی دیاری کراوە
طبعا هو بجهاز أبيوري أو صوتا شنا أقل روجك 8 ساعات زياتر أو صوتا بني جوت بكوي واباشا تو فحص كي بو بيستنت واباشا أقل قرفتيك قمان هبوك قرفتيك هي واباشا واقعي جو بكار بيني أو إنساناني كشت كان ناوي جوان يعني دروي جو دانا يا عندي عازل بشوي كابا زياتر بشوي كابا يا أكريت ناوي جوا يا عازلي شو شيء توشتك بيني بس ناولي دنگا كزور عزيت بربكه أما أنا هموي مهما يا مثلا أوانيك لبواري سربازي إيشا كان يعني بلين تقين أو تقو أمشتانا أوان شوا باشا أو كبوشتانا بكار بينن شو كأوان معرضن أوانيك بون من كلاشنكوف بكارينن يا هر آلتي كي بلين لبابتي كلاشنكوف أمانة أجد سراز بو أو شو كقياسك وايا أيوة إيكاتا بلين سري إيكاتا سرشاني لا راستي جوي تشبي يعني جوي راسي بشان أباريزه بس جوي تشبي رنا توشي كبون به تنانت هندي تقينا ولا برديجوكا رنا برديجوي بتقي ايش هو كاريكي او ياك بيسني ضعيف جلويكا تقينا وك تاثير لدماري لو كانت دم بكريته باشره بو كم كنا في شارك والله خوي دم بكريته ولا ريجوكي اوستاكي وهواء الرابو جوي اگر جوش بباريس ري باش بل سپاس دكتور احسن سلام نظر ما بابتكش زو گفتگو هلا سپاس دكتور فراد عزيز سپاس كان جاري ديك بخير سپاس